بەهار ماوەی ساڵانێکی زۆرە سەرقاڵی ڕاوماسیە لە چەم و ڕووبارەکان لە ڕێگەی تۆڕ و خولاپەوە. ئەوەی جێنی گەرانی ئەوە بەکارهێنانی TNT و دەرمانە لەلایەن بەشێک لە ڕاوچەکانی ترەوە. سەرەتا من ناوم بڕیار بەختیارە، ماوەیەکی زۆرە خەریکی ئەم ڕاوماسیەم. بەڕاستی چێژێکی زۆر تایبەتی هەیە کە دێم بۆ ئەم چەمە هەستێکی زۆر خۆشە و من بە تۆڕ ڕاوەکەم. شێوازی ڕاویش چەند شێوازێکمان هەیە بە قولاب ڕاوەکە، هەیە بە تۆڕ ڕاوەکە، بەڵام تۆڕ ئەنواعی هەیە. تۆڕ هەیە 1 پەنجەیە هەتاوەکو 10 پەنجە 12 پەنجە بەپێی حەجمی ماسیەکە کە خۆ دەتەوێت. هەیە حەزی لە ماسی ئەوە نەیە، هەیە حەزی لە ماسی ئەوە نەیە، بەپێی حەجمی ماسیەکە تۆڕەکە بەکارێنی. ئێستا من کە دێم بۆ ئێرە زۆر جار تۆڕی 2 پەنجە 2 پەنجەونی تا 3 پەنجە، لەبەرەوەی ئەم چەمانە ماسیکی وا گەورەی تیانە کە بتوانین تۆڕێکی گەورەتری بۆ دابنین. باشترین شێوازی تۆڕ کە ئیسفادەی لێ بکەیت تۆڕی دانانەوەی پێڵێن. تۆڕی دانانەوە چییە؟ یەکێک لەم سەری ئاوەکە وەساوە، یەکێکیش بەمەلە بێ یان بەهار شێوازێ بێ، سەرێکی تری تۆڕەکە باتە ئەو بەری ئاوەکە عینیتەوە کە ئەم تۆڕەت نایەوە ماوەیەکی زۆرە بێت چاوەڕێکیت بۆی کە هەتا ماسیەکە خۆی لێدا. هەیە شەو بە دیاری ئەمێنێتەوە، چەند تۆڕێک دانێت و شەو ئەمێنێتەوانێ و هەشە بەیانی عینێتەوە با بڵێن نیۆرۆ هەڵیەگرێتەوە، هەیە نیۆرۆ عینێتەوە ئێوارە هەڵیەگرێتەوە و بەعزێک کەسیش ئێواران عینێنەوە شەو هەڵیەگرنەوە. یعنی بەپێی مەجای ئەو کەسەی کە ڕاوەکەکە بەپێی کاتی خۆی تۆڕەکە دانی و تۆڕەکە هەڵەگرێتەوە. سەبارەت بە ڕاوی قولاب زیاتر لە بەحراکرێت، لە چەما ڕاوی قولاب ئەیکەن بەڵام بەکەمی عادەتەن چەم هەر ڕاوی تۆڕی تیاکرێت، بەڵام لە بەحرا زیاتر قولاب بەکاردێنن و قولابی جۆری هەیە، با بڵێن نەوعیەتی هەیە بۆلیسی پێواکە. بۆلیس بابەتێکی نوێیە کە نەتیجەیەکی زۆر باشیە بۆ ماسی کارب و هەیە ڕیخۆڵە بەکارێنێ، هەیە ڕۆبیان بەکارێنێ، هەیە چاتکە بەکارێنێ. یعنی ئەمانە هەمویان نەتیجەیان هەیە و خەڵکێکی زۆر بەکارێنێ. کاریان بەکاربێنی باشترە بۆ گرتی ماسی حەسەبەکەوێتەوە سەر شوێنەکە. ئایا تۆ لە چ بەحرێک ڕاوەکەی ئەو بەحرە چنەوە ئەماسیەکی زۆرێسە. بۆ نمونە ماسی کارب بۆڵی زیاترە خوا، ماسی بزە و سوورە ڕیخۆڵە ئاخۆن، ماسی کارب ڕۆبیانە خوا. ئەکەوێتەوە سەر شوێنەکە لەو شوێنی کە خۆر ڕاوی لەکەی چ جۆرە ماسیێکی تایە زۆرە ئەبێ ئەو خواردنە بەکاربێنی کە و ماسیی خوا. دەربارەوەی ئەم ساڵ کە وشکە ساڵیە، ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر کەمبوونەوەی ماسی؟ وەڵای کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کەمبوونەوەی ماسی. ئەجا لەم وشکە ساڵیەشە با بڵێن لەم بێ ئاویەیە خەڵکانێکی زۆر بە دەرمان ڕاوەکەن، بە TNT ڕاوەکەن، یعنی فرسەتێکە بۆ خۆیان. بعضێ شوێن هەیە ئاو ناچێتەوە سەری، بۆ منە گۆمێکی ئاوا ئەگەر خوڕایەکی ئاوای تیانە بێ بچێتەوە سەر گۆمەکە ماسی ناچێتەوە ئەو شوێن، ینی هیچ مەجالێکی نییە ماسی بچێتەوە ناو گۆمەکە. بە حکمیەوە ئەو گۆمە ئەو ماسی تیاتی قەتیز بووە، گیر بووە، TNT تێکەن، دەرمانی تێکەن. ینی خۆتان ڤیدۆکانتان بینیوە هەر لەو چەمانی باسەڕە و لە زۆر شوێنە دەرمانیان تێکردو هەموو ماسی بەبان ئاوەکەوەیە. ینی ئەم شوێنە جارێکی تر ماسی بۆ ناچێتەوە هەتاوەکو لافاو لێنەدا، هەر شوێنێ خوڕایی نەچێتەوە سەر ئەو شوێنە ماسی تیان نامێنێت. جوانە ماشەڵڵا. ئەمە ماسی خڕەسوورەی پێڵێن، هەنێک کەس پێڵێ چاونێرگەز، هەنێک کەس پێڵێ خڕەسوورە، ئەمەشیان پانکەیە، ئەمە پانکە ماسیە. ئەم ماسیە زۆر لە نەوعیەتی کارو بەچێ. ئێستا کاربێکم گرتووە ئەگەر دوای لەگەڵ ڤیدۆکا بیدەن لێک جیاوازیەکی وای نییە، بەڵام ئەمە خڕەسوورەیە ئەوەیان کاربە. ئەمە ئەم چەمەی کە ئێمە لێن ئەنواع جۆر ماسی تایە، با بڵێن ماسی خڕەسوورەی تایە، پانکەی تایە، بە دەرەجە 1 زەردەی تایە. زەردە ماسی عادەتەن حەزی لە شوێنێکە بنبەرد و ئەو شتانە بێت تێگەی. یعنی ساگەر ئەم تۆڕە هەڵدەیتە شوێنێ با بڵێن بەردەڵان و شت بێ زەردە ماسی زۆر جوانەگرێ، چونکە حەزیان لەو شوێنانێ زەردە ماسی. سوورە ماسی تایە بەڵام گەورەی تیان نییە، چونکە خەڵک زۆر بە دەرمان و بە TNT بەم شتانە ڕاوەکە ماسی گەورەی تیان نەما، بەڵام باڕە سووری تایە و ماسی زراعیشی تایە هەرکەمە، ماسی بزەشی تایە، بەڵام ماسی بزەکە گەورەکان ئەچنە ژێر تاشە بەرد و ناو ئەشکەوت و شتەکانەوە بە حکمیەوە دەرناکەون. لەم شوێنە ماسی گیراوە قەناعەتم پێ بکە 35 کیلۆ بوو، بەڵام زوو ئێستا ئەو ماسیە زەحمەتە تیایما بێت، تیاشیاما بێت لە بن ئەشکەوت و شتەکانەیە نایەتە دەرەوە. جیاوازی ماسیەکان بەچی ئایناسی دەبێت ئەو ئەمان سوورێ وایە؟ بەڵێ لەگەڵ کاربەکە ئەمەیان سوورە نییە، ئەمەیان خڕە سوورێ پێڵێن خڕە سوورە و چاونێرگزیشی پێڵێن. جیاوازەکان وڵایەتن مەگەرێکی ڕاوچی بە جیای کاتوەگینا
تۆزێ قورسە جیاکردنی زۆر لە یەکۆ نزیکن لە ڕووی تامەوە تابەن کاربی چەم نەکاربی بەحر و حەوزوانە کاربی بەحریش خۆشە بەڵام وەکو تام کاربی چەم زۆر تایبەت. ئەم دوو ماسیە وەکو دوایش باسمان کرد زۆر جیاوازیان نییە بەڵام هەرێکە و ناوێکی هەیە ئەمەیان کاربە ئەمەیان خڕەسوورەیە یعنی سێریکەن لە ڕووی شێوە و ڕوخسارەوە هیچی وایان فەرق نییە تەنها ڕەنگی چاوی نەبێ چاوی ئەمیان زەردە پێڵەن چاونێرگس زۆر جار پێڵەن چاونێرگس لە بەعزێ شوێن پێڵەن خڕەسوورە لە بەعزێ شوێن پێڵەن چاونێرگس سەیری چاوی ئەمیانکە چاوی ئەمیان زەر نییە بەڵام لە ڕووی تامەوە تەبەن گۆشتی کاربەکە لەو خۆشتە. لە کۆتایی ڕۆژەکەیدا پاش هەوڵ و ماندووبوونێکی زۆر و گەڕانەوە بۆ ماڵەوە زۆر جار ئەو ماسیانی ڕاوی کردووە بێ بەرامبەر دەیدات بەو کەسانەی ئارەزووی خواردنی ماسی چەم دەکەن. هیچ ڕووداوێ بۆ منە هیچی چیرۆکێکەیە کە خەڵک داوای ماسی و لێ بکە. بەڵێ ڕووداو هەیە خەڵک داوای ماسیەکە چکەمە پێیجمانەیە بە حکمی پەیجەکە نامەمان زۆر بۆ دێ بۆ ماسی زۆر کە زەڵێ لێتە کڕینیان شتێک من ماسیەکە نافرۆشم من ئەگەر لێم زیابێ لێرە ئەی بەخشم. وتێ چیرۆکێکی بۆ منە کەسێک داوای ماسێکی زۆری کردبێ داوای شتێکی کردبێت تایبەت بێ وەڵی هەیە بۆ نەخۆش داوایەکە هەیە بۆ نەخۆش داوایەکە هەیە بۆ خێزانی داوایەکە ئیتر هەرێکە بۆ شتێک داوایەکە ئەنج ئەم ماسیە چکە خۆمان بە تۆڕ ڕێگرین ماسیەکە تازەیە خۆمان بە تۆڕ ئەم ماسییا گرین و لێرە جوان چاکیەکەی نوێی خینە سەوڵەوەی بینەوە بۆ ماڵەوە ینی ماسیەکە نەخراپە بێنە بۆگەنەکە بەڵام ئەگەر ئەو ماسیە بە ژەهر و بە تێنتی بگیرێ زۆر کە زەڵێ ماسی ئەخۆم تامەکەی تاڵە لەم حاڵەتە ئەم ماسیە بە تۆڕ نەگیرا ئەم ماسییان بە تێنتی گیراوەیان بە ژەهر بە تایبەتی اینجا زۆر کەس هەبووە نامی بۆ نردوم ئەڵێ کاکە وەڵی ئەم ماسی تۆ نەبێ نایخۆی یعنی ئەگەر چ بە قیمەت بێ چ بە هیمەت بێ ئەمانەوێ ئەی ئەڵم کاکە لە بازار بیکراڵێ وەڵی این بازار ئەیهێنمە ماڵۆ دەمیتەوە نادەن ئیلا ئەو ماسیەمانەوێ ئیتر بۆ خێزانی داوایەکەیان بۆ نەخۆشێکی داواکە ئەڵێ ئەم ماسیە نەبێ نایخۆ ئێمەش لەو حاڵەتە زۆر جار هەبووە بڕوا بکە بە تایبەتی لەبەر شخصێگاتوم بۆ ڕاو یعنی بە تایبەتی لەبەر شخصێگاتومە بۆ ئەم ڕاوە بە تایبەتی ڕاوم بۆ ئەو کردووە هیچ ماسیەکەم لەگەڵ خۆم نەبردوێتەوە بۆ ماڵەوە هەموویم داوا بوو.